لە پایتەختە جوانەکەی کوردستانەوە لە هەولێری خۆشەویستەوە سڵاوێکی گەرمتان لێبێت. پرۆگرامی ئەمڕۆمان تاو جیاوازە. من هەرزوو پێم وتن کە هیچ کەسێک نییە چیرۆکێکی جیاواز و سەرنجڕاکێشی نەبێتن. هەر بۆیەش پرۆگرامی ئەمڕۆمان بانگی ئەمڕۆمان لەگەڵ کارمەندانی بەرگری شارستانی هەولێر دەبێ. مارە باب لەگەڵمان بن. ئێستاش گەیشتنە بەرگری شارستانی هەولێرێ لەگەرمان بن با بزانین لۆ هێوارێ چ دروست دەکەین. گەیشتمە بەرگری شارستانی هەولێرێ دیتم هەموو ئەو جلکانەیان لەبەرە. وتم دەبی ئەمنیش ئەو جلکانە لەبەرکەم و ببمە کارمەندی بەرگری شارستانی. فربو السلام عليكم. عليك السلام. بخير بيت. درستي بخير بيت ستساو. شوف نبوي برضو كان من زبيني. برا والله بخير بيت سون. زور سپاس دەکەم هاتووم جلی کوردیم لەبەرا بوو. هەلە یەکەمەوە بینیم هەموو ئەم جلانەیان لەبەر بووتم بەخوا ئەبێ جلەکان بدەن بەمنیش ئەگەر نا من ناچمە لای. بخير بيت ئەوە تیمی ئینقازمانەوە جلە لەبەرەکات بەس باشە قیاسی تۆیان هەبووە. والله الحمد لله. ليش توشيتوا؟ زور سپاس. ئێجا ئەمڕۆ من کارمەندی تۆ ئەگەر قبول بخير بيت ستساو. زور سپاس سەلامەتی. بخير بيت. ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. لەم مانگەداش ئێوە ئیشەکانتان هەروەکو ڕۆژانی ترەکەن هەر لە ئاماجە باشیجان هەر داوامەکەتان هەر بەو شێوەیە. ئێمە لە مانگی ڕەمەزان و ئەو بۆنانی کە دێتە پێشەوە بە تایبەتی مانگی ڕەمەزانی پیرۆز لەبەرەوەی شەوان بازار قەڵەباڵغە بێ ئێمە لە پێش فتارەوە بەڵێ ئەو شوێنانێکەوە بڵێن چەند ساڵیەکی زۆری لەسەرا خەڵکێکی زۆر هات شوێکە سەردانیەکە لە دوای فتار و پێش فتار بۆ بازاڕیکردن بە تایبەتی ئەو شوێنانی کە باسێکە مێساکەوێتە دوای فتاریش خەڵک کە ڕۆژوو ئەشکێنێت کە شۆوایەکی خۆش وەرگێتە ناو بازار دێتە مۆڵەکان شتەکڕێ ئێمە تیمی جێگیرمان لەوێداناوە ئەو تیمانە جێگیریانەکەین لەو شوێنانە تیمی کاتین. مەخەدم شەخان با کەمێک بگەڕینەوە ڕابردوو ماشڵات لێبێتن لە زۆر ڕوودا و بەشداریت کردووە. هیچ ڕووداوێک هەبووە کە چوبی تا گەیشت بێوێ شۆک ببی بڵێیت مەگەر خوا قوتارمان بکات ئەگەر ناقوتار بوونمان نییە یاخود لەوێ تەلەفونەکەت دەرهێنا بێت تەلەفونت بۆ خێزانەکەت بۆ منداڵەکەت کرد بێتت گەردەنم ئازاکەت. وەڵاهی ئێمە ڕووداوێکی زۆر ناخۆشمانە بوو ئەوەی تەقینی مەسفای گوێر بەڕاستی ئەمە ناوەڵڵا بە موعجیزە دەرچوین لەوێ ینی بەڕاستی من وەمزانی قیامەتە ئەوە تەقینیەوەی ئەو فلۆینانەی کە لێ و حۆزی فلوینەکان دوو حۆزی گەورەی فلوین بە چەند هەزار لترێک تەقیەوە بە یەکجار ڕاست ئەمە لەناو مەسفاکە بووینە دوو بەشەوە بەشێکمان بەرەو ڕووی دەرەوە ڕۆشتین و ئەوانە ڕزگاریان بوو ئەمە کەتینە بینی دیوار و ئاگرەکە ئاگرەکەش وەکو بورکانێک لۆمە دەهات ئێتر بەسخوای گەوەرە مێ ڕزگار کرد بینی تەلەفۆن و ماڵ و ئەوم نەما بەڕاستی. چیتان کرد لەو کاتەیە چی بەمێ لەگەڵ کارمەندەکان بەڕاستی ئەوانەی لەوێ بن بینی کە ئەو دیمەنە هەرگیز لەبیر ناکەن ئەوانی لەوێ بوون چ برایانی ئاسایش لێ بوو پۆلیس لێوە بوو کارمەندانی خۆمان لێ بوو خەڵکی مەدەنی لێوێ بوو ئێمە کە ڕۆشتین بەسەر دیوارەکە ئاودی بووین ئەمن گەڕامەوە من و یەک دوو برایترمان گەڕایەوە گەڕانەوە ئاگرەکە گەڕاینەوە لای ئۆتۆمبیلەکانمان بەجێهێشت بەڕاستی 5-6 ئۆتۆمبیلی چاکمان بەجێهێشت من داوام لە شۆفڵێک کرد کە تەنیش مەسفاکە ئێوان بوو کە دیوارەکە بشکێنێ ئەو شۆفڵش هاتبوو خۆڵی کرد دەبن دیوارەکە و بۆی ئاگرەکە لە بنە بۆ ئەو نەیە بۆ مەسفاکە ئەو کە ئەو قسەیان پێوت شۆک بەڕاستی وتی سەیدی من ناتوانم ئەو بشکێنمەوە ئەمە خۆمان بپارێزین لەو ئاگرە گەورەیە دێ منیش زۆر بە تووڕێیە بەڕاستی ینی زەختم لێکە داوای لێبوردنی شیرەکەم لێرەوە بەڕاستی بەڵام هاوکارمان بوو دیوارەکەی شکاند ئینشەڵڵا خوا کوردستانمان هەمومان بپارێزێ لەو ڕووداوانە و دووبارە بوونەوەشیان نەبێتن مەخەدم شاخان بەڵێنەوە تەباخێکی زۆر زیرەکتان هەیە تەباخێکی چاکمان نێرە تەباخێکی چاکتان هەیە ناوی چی بوو؟ کاک لوقمان ئێزا ئیتر ئەچمە لای کاک لوقمان پێکەوە خواردن دروست دەکەین بۆ ئەو نوقتانەی کە تۆ باس دەکرد پێکەوە چین سەردانیان نەکەین و خواردنیان بۆ
السلام عليكم باش كاك لقمان وەرە تەندروستی باسی زۆر سپاس سەلامەتی کاک لقمان چمان لە بۆ دەکەی والله دائما ئێواران برنج و مەرەگە و گۆشتا چی یارمەتیدەم با من ئەو جارە بەردەستیت والله ئەو بەردەستیانم کە دیکودی و شتانەیە لەگەڵ وکە لەسەر مێزەکە داین لەسەر مێزدانێتەوە بینەران ئەو کڵاوە زۆر قورسە کە سەری میزنەکەمەوە کڵاوەکە لەسەر لەگەڵ سەر میزنە بێتەوە ئەچم شەفیەکەم لەسەرەکەم و ئەگەڕێمەوەڵات هەندی کردم ویستم بەو کڵاوە خواردن دروستکەم نەمتوانی کاک لقمان زۆر قڕز بوو ماشەڵڵاتان لێبیشتان قورسە چون باجاری خەفکیەکە لەبەرکەم اینجا کڵاوەکەش لەبەر دەکەیت کاک لقمان تۆ پێم بڵێ چەند ساڵ لێرە ئیش دەکەیت تقریبا من 20 ساڵە لێرەمە ماشەڵڵا 20 ساڵە 20 ساڵە هەر لێرە خواردن دروست دەکەیت نا تقریبا بەڵێ 7 ساڵ 8 ساڵە خواردن دروست دەکرد بەڵێ پێشتر بەس لە پێشتر تەبا بووم لێرە بەڵێ بەس ئێساکە لە وەزبەی خۆمانێ هەر کەسە سێ وەزبینە هەر کەسە و تابای خۆی هەیە شیو لێنانی خۆی هەیە هەر کەسە و بەنەوعەتی خۆ شیوی لێ دەنێ ئەزام لە وەزبەیمە شیوی لێ دەنێم لە وەزبەی خۆمان لقمان چۆن فێرە خواردن دروستکردن بووی تۆ ساڵی 2000 فێرە خواردن بووم بەواستەی برادەرەکەم لە کات لەویش لە داوام لەگەم و بەس ئێستا ئەو تەقاعوت بووە کاکمان وتتەوە 20 ساڵان من لێرەمە یادگاریەکی خۆش لەگەڵ کارمەندەکانی ئێرە ڕۆژێکی کارمەند چاڕێی چێشتی کرد بێت و لێت سووتان دەبیت بەێ لە یادگاری خۆشمان هەیە بەس لەو دایرەی نەبووین لە لایەکەیت کە بووین بەێ بەرامبەر وەزارە سەحەی بالفعلانێ دایرە زۆر چاوەڕیم بوو ئەشیاکە ینی خواردنەکەی دابنێم برنجەکەم لە دەستڕژە ینی بزارەوە ئەحچاشم کردو بەس برنجەکەم لە دەستڕژە بەس مەماوەی تقریبان 25 دقەچی 20 دقەچی لۆم لێ نانەوە لێ نەگەڕام بێ خواردم ئەلحەمدوللا ئەو شتانش ناخۆشن هەندێک جاکە بەسەرت دێ بە تایبەت کە کەسێک چاوەڕێتە دەزانی خواردن لە دەستی تووە. ئەوە لە حاڵەتێکی ئەو هەیە تەماشا دەکەی ئاگرەکە ئەوە بەدەستەوەیە مشەوەش نابی یەکەم شتەوەیە بشەوەش نەبی تەماشای بای دەکەی بزانین بای لە کێ دێ دەستە پشت ئەو شوێنی کە بایلی چونکە بایەکە بێت لە پشتت بێ نابێ ڕوود لە بابی ئەو پلاستیکی ڕادەکێشی ڕادکێشا پێشتریش ئەو هەڵقی ڕادەکێشی هەڵقەکەت ڕاکێشا 80 سانتیمێک لێ دوور بۆ بکە بن ئەوەوە بنەکەی دەست نابێت بەردێتە ئاگرەکە بە تەواوەتی کوژێتەوە تا هێشتا ماوە بڕە پێشتر بڕە سەر ئاگرەکە کاروان بەرزمان کەرەوە بەڵێ بینەران ئەگەر سەیری بکەین هەولێری پایتەختمان لێ دیارە ئەمەش مزگەوتی جەلیل حەیاتە ئێستاش لەگەڵ مقەدم شاخەوانە ئەچینە خوارەوە خواردنەکە ئامادەکەین بۆ ئەو نقطانەی کە لە ئامادە باشیان باش نییە؟ زۆر باش چونکە کاتێکی کەم ماوە بۆ بانک لەگەڵ مام بن تاکۆتای
محمد رسول الله خدم شاخان زۆر دەستخۆش زۆر سپاس دەکەم تا لەگەڵتان نەبووم نەمزانی چ بارگرانیەک لەسەر شانی ئێوەیە من و ستافەکە و تەواوی کوردستان شامازی بە ئێوە دەکات زۆر سپاس دەکەم پێشەوەی کۆتایی پێبێنم پرسیارێک لە دڵم ماوەمەیە بیکەم لە بەیانیەوە لەگەڵتان بووم هاتی نقطەکان گەڕایم هیچ ئافرەتێکم نەبینیم هیچ ئافرەتێک لە ئێوە ئیش ناکات پێشوێ منیش جواب بدەم سپاسی ئێوەکەم سپاسی ستافەکەتانەکەم ئەمڕۆ ئەزێتان کێشا هیوای سەرکەوتن بۆ کارمەندان و بەڕێوەبەر و هەموو ئەفسەرانی بە بەرگری شارستانیە و لێرە خڵاتین هیوادارین ئەم ساڵ بێتە مای خێر و خۆشی ئەم ڕەمەزانە بە تایبەت هیچ کارەساتێک و هیچ بڕداوێکی دەتەزێڵونەدا کارمەندی ئافرەتمان زۆرە کارمەندی ئافرەتان زۆرە تەنانەت لە بنکەکانی شەمانە بەڵام ئیشە ئیداریەکانەکەن کارگەر بەڵێ لەسەر کۆمپیوتەر لە پرزگەکانن ئەو ئەرکانە چونکە ئەرکەکە بەخۆ دەزانی ئەرکی ئاگر کوژێنەوە و ئەرکێکی قورسە ئێمەش نامانێ و بارگرانی قورسە لەسەر ئافرەتان خۆش بێتن دەستیەوە خۆش بێتن زۆر شانازیتان پێواکەین زۆر سپاسانەکەم بەڵێ بینەران من شانازی دەکەم کە ئەمڕۆ لەگەڵ ئەم سەربازەونانەیە بووم تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرم و سفرەوخانی هەموو ماڵێک ئاوەدان بێت